ئەگەر پێشبینی کراو بوو بۆ زەمینەی بۆ ساز نەکرا دەبوو کێ بیکە دەبوو چی بکەن مەبەستم زەمینەیەک بۆ چارەسەر هەموو لایەنەکان تاوانبارن لەوەی کە پێش وەخت ئەیانزانی ئەم تەنگەژەیە دروست ئەبێ وەخوا نەخواستە ئەگەر بێت و جڵەوی ئەم کارش بکەوێتە دەست جەماوەرەوە جەماوەر زۆر جار لەوانەیە بە عەواتف ئیشکا ڕاستە داواکاریەکانیان داواکارێکی مەشروعە خۆپیشاندانیان مەشروعە بە شێوەزێکی هێمنانە بەڵام خۆ ئەوەی کە لە میسر کرا ئەوەی لە سووریا کرا ئەوە لە شوێنەکانی کە کرا دوای ئەوە شتیکەی لە دواوە بوو بۆیە من شتیکە لە دوای ئەم مەوزوعە ئەخێنم بۆیە من هەستەکەم کەم ئیمانم بە نەزەری موامەڕەیە بەڵام ئەوەی لە کوردستانەیە نەزەری موامەڕەیە دەیانوێت ئیستیقرار و هێمنی و ئاشتی و ئاسایش لە وڵاتە نەمێنن بەشی زۆرشی دەسەڵاتی کوردی بەرپرسە حیزبەکان بەرپرسن چونکە ئەبێ هەوڵی ئەوە بدەن بژێوی خەڵکی دابینکەن من قەنەعەتمە ئەگەر ئەو سێ ڕاتبە ئەگەر لە سبەیەوە بدرێ کۆمەڵی مشکلێ نامێنێ ئەوجا بێ دابنیشن چاکسازیەکە بکەن چاکسازیەکی فعلی لەسەر شەوە دەست پێ بکە نەک لە خوارەوە دەست پێ بکەن إذا سرق فيهم الضعيف وأقاموا عليه الحد هەژار و فەقیر ئەگەر دزی بکە حەدی لەسەرەکەن دەستی ئەبڕنەوە بەڵام ئەگەر دەوڵەمەندەکان ئەوانەی کە ئێستا ملیاردێرن ئەوانەی کە هاتا دوێنێ هاتن هیچیان نەبوو هەموو شتێک بازار ئێستا لەژێر دەستەڵێتی ئەوانە لە هەموو ناوچەکانی کوردستان ئەگەر بێت و ئیعادەی نەظەر نەکرێت لە مەسئلانە سبەی دوو سبەی لەوانەیە بێتە شۆڕشێکی جەماوەری وەکو من لە 2004 ئیشارەتم پێ کردووە ئەم گەنجانە شۆڕشی نەبینیوە زوڵمی ستەمی سەدام حوسێنیان نەبینیوە بەڵام زوڵم و ستەمی دەسەڵاتی کوردیان بینیوە لەوانەیە بنە زریانێک کەس نەتوانێت بەرامبەری بگرێت بۆیە پێش ئەوەی کار لە کار بترازێ ئەم قسانەی تۆ هۆکارێکن بەوەی کە ئێمە لە دیمەنەکانەوە دەبینین زۆرینەی خۆپیشاندەران گەنجن چی دەخوێنیتەوە لەمە ئەوە مشکلێ ئەوە مشکلەیە کە من لە 2004 ئیشارەتم بۆ کرد گەنج پارەی ئەوێ گەنج کارتی مۆبایلی ئەوێ گەنج ئەوێ مۆبایلەکەی بگۆڕێ گەنج ئەوێ خەڵکێک فکری لێ بکاتەوە گەنج ئەمسا ئەمڕۆ ئەگەر فکری لێنەکە ئەبێتە زریان ئەبێتە فەیەزانێک هەموو شتێک ڕاماڵێ ئەمەش هەموو دەستکەوتەکانمان ئەبا بۆیە بە زووترین کات دەبێت سەرۆکایەتی هەرێم سەرۆکی پەرلەمان کە ئێستا بەداخەوە دەڵێم نە سەرۆکی پەرلەمان نە بەرلەمان هیچ وجودێکیان نەماوە بوون و نەبوونیان وەکو یەک وایە ئێستا جەماوەر تەحەکومەکە جەماوەرش ئەگەر تەحەکومی کرد لەوانەیە خوا نەخواستە بەلا ڕێیان بڕوە کە بەلای ڕێیان ڕۆیی زەرەر لە هەمووان دەکەوێت بۆیە ئێستا دەبێ هەموو بێنە سەرخەت هەموو بە مستەوای مەسئولیەتەوە